کاکتۆر من دەمێکە جەنابەت لە نزیکەوە ناسم کەم جار بینیومە ئاوا کاردانەوەی توندت هەبێرە لە ڕووداوەکانە ئەو کاردانەوە توندە چی بوو لە شوێنی ڕووداوەکە لە جەنابەتمان بینی ئەزانی پێش هەموو شتێک بە ئینسانم و ئەوەی بینی لە ژیانم زۆر هەنم بینیەوە حەوادثی مەئساتم بینیەوە ژیانی من لە خەبات بوومە لە سیاسەت بوومە لە ناو کێشە بوومە زۆر شتم بینیەوە بەڵام ئەمەم بینی زۆر جیاواز ینی تەسەوەر بکە تۆ واز بێنە لە مەسئولی یا سیاسیت ئەچی دەبینی ئەوە پارچە لەشێکە لەوێ پارچە گۆشتێکە لەوێ کەوتووە پارچەی جلی شخصێک لەوێ کەوت خوێنەکە لەوێ ئەچیتە خەسەخانە ژینێکە بینی گەنج ئەڵێ من 5 ڕۆژە شایم کردووە لەگەڵ مێردەکەی هاتووە بۆ شار العسل بە من چی وت ئەزانی چی وتوە وتی علاجی من ئەوەنە ئەهەمیەت پێی نەدەن یارمەتی مێردەکەم بدەن وتم لەکوێیە وتی لە خەستەخانەیەکی ترە بریندارە قورتاری مێردەکەم بکە تەوانە ئەو نەیزانی مێردەکەی مردووە داستانی وا کابرا هاتووە لە خوارەوەی عێراق ژنێکی گەنج کوڕێکی گەنج 5 ڕۆژە یەکتریان هێناوە هاتوونە بۆ ئەوەی چەند ڕۆژێک ئیسراحەت بکەن لە جیاتی ئیسراحەت بکەن لەشی مێردەکەی ئەچێتەوە حادثەکە زۆر تەسیری کرد لە هەموو کەسێک تورکیە پێویستە ئەمە تێبگە ڕاستی بڵێم ئاسان نییە زابەتێک دانیشتووە ئەمرەدا 500 تا 600 کەس لەو شوێنە بوو باشە تقریبا 100 کۆستەر ئەو سیارە گەورەکان لەوێ بووە چکە شەریکەی سیاحی هاتووە تورکەکان خۆیان باسەکەن لە زۆر کۆبوونەوە باسییان کردووە ئەتوانن یەکێک ببینن لە شوێنێک لە شکەوتێک دەرەچێ بۆ شوێنێ ترەچێ واتوان لێ بدەن و وایان کرد باشە معقولە 500 تا 600 کەس نابینن معقولە 100 کۆستەر نابین سیارە لەوێ ڕاوەستاوە معقولە یەکەم قۆمەلە بڵێن بەغەڵەت بوو ڕێتیە چه غەڵەت بێت لە دوای نیم سعات بۆ سیانتر ئەوەشێ ڕێتیە چه بە هەڵە بوو بێ نازانم قراری مەحەلی بووە هیوادارم وا بێ من تەسەوەر ناکەم قراری مەرکەزی بێن حکوومەتی بۆ ئەوە من دایم باسی لەشکری تورکیەکەم یا ئەو کەسەی مەسئولی ئەو منتقەیە قرارێکی مەحەلی بووە بەڵام نەتیجەکەی کاریسەیە و نەتیجەی سیاسی کاریسەیە و ڕەتفعلی خەڵکە بینی چۆنە لە عێراق و ئەم ڕەتفعلیشە بەردەوام بێ ظروفی سیاسی عێراق وەلێ ئەکا ئەم ڕەتفعلە بەردەوام بێ ظروفی سیاسی عێراق جیاوازە ئێستا زۆر جیاوازە و پەرلەمانیش جیاوازە تورکیە پێویستە ئەم شتانە تێبگا بۆ ئەوەی پەیوەندیەکان نێوان بەغدا و ئەنقەرە بەباشی بمێنێتەوە ئێمە نامانەوێ ئەم عەلاقە تێک بچێت